خاوەن نووسینگەکانی زەویزار لە سلێمانی بۆ جاری دووەمە لە بەرامبەر بڕیارێکی وەزارەتی شارەوانی خۆپیشاندان ئەنجام دەدەن. بڕیارەکە تایبەتە بە ڕێگریکردن لە تاپۆکردنی زەوی 75 مەتری و 100 مەتری و جیاکردنەوەی خانوویەکی 200 مەتری، هەروەها کێشەی بینا بازرگانیەکان. خۆپیشاندانی ئەمڕۆیان لە بەردەم پارێزگای سلێمانی ئەنجامدا و داوایان کرد هاوشەوەی شارەکانی دیکە کار بەو بڕیارە نەکرێت کە تەنها لە سلێمانی پەیڕەو دەکرێت. ئێمە هەروە ناوەسین بەچینە شارەوانی هینە بەردەم مەحافەزە شوێنی کێشە بێ ئەڕۆین. ئێمە هەر بۆ خۆمان نییە، بۆ هاوڵاتانیشە 100 مەتر ئینجازی بینایی نادرێتە دەبەدا. یعنی تۆ لە دەرەوەی وڵات 70 مەتر 60 مەتر ئینجازی بینایە درێتێ دەیرە تۆ 100 مەتری دەبەدە بۆچی نایدەیتێ؟ زەریبە لەسا بۆ بەسێ ئەیانوێ زیاتریشی کەن. ئێستا 200 مەتر ڕووکنانە ئێستا ئەبێ بکرێ بە دوان چونکە خۆی لەوە پێش هەر بووە. ئێسکانە ئێستا ئینجا ئینجازە نان بەوەی کە 100 مەتریان هەبێ دەبەدان هەبێ بکەن بە خانوو. داوا کارێکی ئێمە ڕەهایە و شتێکی ئاشکراوە بۆ میلەتەوە بۆ هەموو لایەکمانە. گەرچی بڕیار بوو ئەنجومەنی شارەوانیەکان تایبەت بە پرسی زەویە بازرگانی و تاپۆکردنی خانووی 100 مەتری و 75 مەتری کۆ بێتەوە، بەڵام تا ئێستا دیار نییە کۆبوونەوەکەی ئەنجام دەدرێت. ئەوان دەڵێن گرفتەکە مەزاجیە و تەنها بۆ ڕەوایەتیدانە بە فرۆشتنی شوقە و سیتیەکان، چونکە ئەو بڕیارەی دراوە لە دژی چینی هەژارە. مشکلەکە ئەوەی لێرە پێمان دەڵێن وەڵا لە هەولێرە شتەکە لێرە نییە. ئێمە نازانین یعنی کەوتینەدا ئەم بینەوە لەوێ ژەڵای سلێمانی خۆی ئەتوانێت کە ئەو شتە جێبەجێ بکە. یعنی قەزەی 100 مەتر هیچ کێشەیەکی نییە بۆ نەکرێ بە خانوو بۆ ئیجازەی نەدرێتێ. ئێمە ناڵین با 520مان بۆ بکەنەوە کاکە لە 6 مەتر واجهەی کەمتر بوو باڕێ بە کەس نەدەن، بەڵام ئەم لە بە هیچ مبڕێرێکی پێ نییە بۆ دەبەدە ئیجازەی نایەتێ. یعنی مبڕێرەکە وێڵێ ئاو کارە باسرفە بێ ئەو کەسی کە دەبەدە ئەکا خۆ لە وڵاتەیە ئەژی ئەگە لەوێش ئاو کارە باسرف نەکای خۆ ناچێ بۆ مەریخ لە هەر شوێنێک بهێرە بنیشتەجی ئاو کارە باسرف بکە. هەرچەندە لەسەر ئەو گرفتە پەیام چەند جارێک پەیوەندی کرد بە شارەوانی سلێمانیەوە، بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوون. خاوەن نووسینگەکانی زەویزاریش بڕیاریان داوە بەردەوام بن لە ناڕەزایی دەربڕین تا کێشەکانیان بۆ چارەسەر دەکرێت و هاوشێوی پارێزگەکانی دیکە ڕێگەیان پێدەدرێت بە تاپۆکردن و جیاکردنەوەی ئەو زەویانەی شارەوانی کە گرفتی بۆیان دروست کردووە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.